زۆری ناوەند و سنتەری هونەری و ڕۆشنبیری و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە قەزای چۆمان و هاوکات کەمی چالاکی و گرنگجنەدان بەلایەنی هونەری و ڕۆشنبیری نیگەرانی و گلەیی و گازەندەی زۆری لای گەنجان و ڕۆشنبیرانی سنوورەکە دروست کردووە و داواکانە لایەنە پەیوەندیدارەکان چیتر بە مەبەستی چالاکی ڕۆشنبیری ساڵانە پارەیەکی زۆر بە هەدەر نەدەن تاکە شوێنێک کە هەبیتن بینایەکی حکومی هەیە ئەوش لەلایەن ڕێکخراوێکی لاوانی سەر بە حیزبێکەوە با بڵێن قۆڕخ کراوە و داگیر کراوە ئەوەی دیکانە چالاکی ڕۆشنبیری گەورە لێرە ناکرێتن ڕێکخراوەکان ئەو ئیمکانیەتانیان لە بەردەستدانیە کە بتوانن چالاکی گەورە ئەنجام بدەن لە بەرامبەریشدا ناوەندە ڕۆشنبیریەکان سستی لە کار و چالاکیەکان بۆ نەبوونی شوێنی تایبەتی لە هۆڵی بۆنەکان و کۆمەڵگایەکی گشتگیری ڕۆشنبیری و کەمی لایەنی ئابووری دەجێڕنەوە کە نەیانتوانیوە لە ئاست داواکاری ڕۆشنبیران و گەنجانی سنوورەکەدا بن. چەندی ڕێکخراوەکان هەنە چەندی بەڕێوەبەرات ڕۆشنبیری هونەری چۆمان هەیە هەمیان خانیان کرێە ئەو شوێنە کریانە ئەگەر بێت ئەو کرێی مانگانە ئێمە ئەیدەینە خاوەن خانووەکان ئەگەر بیکەینە چالاکێ توانین پرۆژەی زۆر گەورەی پێ بکەین لەلایەکی ترەوە تا ئێستا حکومەت نەیتوانیوە لە چۆمان کتێبخانەیەکی گشتی دروست بکات. تایمەوەکو ئەو ڕێکخراوانەی کە لە چۆمان هەین کێشەیەوەمان هەیە کە هەتا ئێستا هۆڵێکی ڕۆشنبیریمان نییە کە ئەتوانین بڵین کۆمەڵگایەکی ڕۆشنبیریمان نییە بۆ ئەوی بتوانین هەندێک لەو چالاکی ڕۆشنبیری هونەریانەی کە پێویستن و زەرورە بکرێن بەو مانایی کە دوورکەوینەوە لە هەندێک لەو چالاکی کلاسیکی و تەقلیدیانەی کە بەردەوام هەن. گەنجان و ڕۆشنبیران کە چینێکی هەستیاری کۆمەلگان گرنگجدان بەو چینە گرنگجدانە بە بەهرە و تواناکانیان و هەوڵدانە بۆ دەرخستن و خستنەگەڕی بەهرەکانیان لە کۆی چالاکی هونەری و ڕۆشنبیریەکان بە فراهەمکردن و دابینکردنی ناوەندێکی چالاکی و هونەری کارا بۆ فراوانکردنی بەهرە هونەرەکانیان. ئەگەرچی لە ڕووی ژمارەوە کۆمەڵێک ناوەند و سنتەری ڕۆشنبیری لە قەزای چۆمان بوونیان هەیە بەڵام لە ڕووی چالاکی و خزمەتگوزاریەوە لە ئاست داواکاری گەنجان و ڕۆشنبیرانی سنوورەکەدا نین. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، چۆمان.